جەمال بە لەبارەی گرنگی کۆپ 28 قسە بکەین لەگەڵ میوانەکەمان بێگومان هەروەها بێگومان کۆپ 28 یانی ئەو مەترسیان مەزن یا ژینگەیە پرسکرەکەین کەش و هەوایشی دەگرێت دەست پرسەکەی ji بۆی تەوایا مرۆڤاییە بێگومان میوانەکەمان بەڕێز مەنسوور سوهرابی پسپۆر لە بواری ژینگە و گۆڕانی کەشوهەوا لە کۆڵنەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر مەنسوور زۆر بەخێربی بۆ کوردستان 24 سەرەتا دەمەوێت لە تێڕوانینی جەنابتەوە ئەوە بپرسم کە کۆپ 28 پێتان وایە گرنگیەکەی چی دەبێت تا چەند دەتوانێت کاریگەری لەسەر بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا دابنێت. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ هەموو بینێرانتان دیارە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد ئێستا گۆڕانکاریکی زۆر لە کەشوهەوا لە ئارادایە پلەی گەرمایی دەچێتە سەرێ بە چوونەسەری پلەی گەرمایی ئەو بایۆدایڤەرسیتێ تووشی ئاڵوگۆڕی دەبێنی ئەو جۆراوجۆریە دەگۆڕدرێ و دەتوانێت ئاسەواری لەسەر ژیانی مرۆڤ و گیانەوەرەکانی دیکە هەبێ خۆی دەتوانێت مەترسی بێ هێندێک وڵات ممکنە لەبەر ئیشکە ساڵی تووشی قەیران بن خەڵکانەکەی مەجبور بن کۆچ بکەن هێندێک وڵات لەبەر سێڵا و لافا و تووشی قەیران بن کەواتە حاڵەتێک دێتە پێشێکە ژیانی مرۆڤ تووشی مەترسی دەبێ بەهۆی ئەو حاڵەتەوە ممکنە زۆربەی زۆری ئێکۆسیستەمەکانیش تووشی چێشە بن کەواتە گرنگی ئەو مەسئلەیە بۆ مرۆڤ هاتووتە ئەو ڕاستەیە کە لە ئاستی سەرۆکایەتی وڵاتاندا دانیشتن بکەن پێشتر بگەڕێنەوە بۆ دەهەکانی هەشتا و هەفتا و حاڵەتەن نەبوو یعنی ئەو باسانە باسێکی سانتیمانتاڵ و دووکز پێناسە دەکردرا لە ساڵی 1992 کە لە ریۆ کۆنفرانس ژیرا ئەوە ئەوڵین زەنگەکە بوو لێدرا دواتر لە ساڵی 1995 ئەوڵین کاب لە بێرلین بەڕێوە چوو هەر ساڵە ئەو کاپانە بەڕێوە دەبن بۆ ئەوەی کە بزانن توانیویانە ئەو مەسایلێکە لە کاپەکانی پێشتردا باسییان کردو بەجێ بگەێنن یاننا مهمترینیان فرانسی پاریس ساڵی 2015 کە لەوێدا بڕیار پلەی گەرمایی بتوانن بێنە خواردتر و تا حدێکیش پلان و بەرنامەی بۆ گەشرا بەڵام بەدەرفە ئەوەی کە تا ئەوڕۆ بیداوە نیشان دەدا کە مرۆڤ یا بڵین وڵاتان نەیانتوانیوە بەو بەرنامانە بگەن ینی ئەو بەرنامانەی کە خۆیانە بیگەێنە ئەنجام کەک مەنسوورم دکارن ببێژن و مەترسیە کەشوهەوایی هەرکو دووچە زێدەتر دەبە دەزانی ئەو مەترسیە یەکجار زۆرە ینی خۆی هێستا چاولێکە هاوینی ئەو ساڵ لە ئوروپا گەرمترینی تاریخ بوو یعنی ئەوەی کە پلەی گەرمایی زۆر چوو بەسەر دارستانێکی زۆر تاگری تێبەر بوو خۆی کێشەیەکی گەورە هاتوو ئێستا دەبینی کە لە زۆر وڵاتان بە لافا و کێشە دەبوو خۆی هەوانە هەموو نیشان دەدا کە مەسئلەی گۆڕینی کەشوهەوا مەترسیە جا بە تایبەتی بۆ وڵاتانێکی وەک وڵاتانی وەکو ئێران و عێراق و تا هەرێمی کوردستان و ئەوانە مەترسی گەورەیان لەسەر دەبێت ئەگەر لە ئێستاوە پلان و بەرنامەیان نەبێت بەڵێ دکتۆر وەک خۆشت ئاماژەت پێکرد ینی لە ڕێکەوتنی پاریس ساڵی 2015 زۆر بڕیاری گرنگ دەرکران بەڵام وڵاتان پابند نەبوون پێوەی پێتان وایە کە ئەم ساڵ لە کۆپ 28 ینی وڵاتانی خاوەن پیشەسازیە گەورەکان پابند دەبن چونکە ینی ئەوەی ئەمڕۆ بینیمانێمە لە دووڕۆژی ئەم کۆنفرانسە تەنیا ئیمارات خۆی بووکە ینی بڕێکی زۆر پارەی تەرخان کرد بەڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەرێک لە ئەمریکا بۆ نمونە بە 7 ملیۆن بەشداری کردووە هەتا ئێستا چین رووسیا چەند وڵاتێکی دیکە وەکو هندستان ینی تەنانەت دۆلارێکیشیان تەرخان نەکردو بەڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەزانی لە کۆپی 26دا بڕیار بوو کە وڵاتان پارەیەک بدەن بۆ وڵاتانەیەکەوە زۆر قەیرانیان سەریانی و وڵاتانی کە دواکەوتون یا فەقیرن یاوەی کە زۆرترین کێشە مەسئلەکە لێرەدایە ئەو وڵاتانەی کە کەمترین نەقشیان هەبوو لە ئەو برنەسەری پلەی گەرمایی واتە گۆڕین کەشوهەوا زۆرترین ئاسەوار لەسەروانە جا بۆیە دەبێت کۆمەکیان پێ بکردرێ ئەو بڕیارانە دراوە پێشتریش دراوە بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو ساڵ 2009 بڕیار بوو ساڵێ 100 میلیارد دلار کۆمەک بکەن بەڵام نەکراوە چون زەمانەتی ئیجرایی نییە بەڵام لەو کاپەدا شتێک کە هەیە دڵخۆشکەراویش ئەوەیە کە سندوقێک تەرخان کراوە کە ئەو پارانە لەو سندوقەدا بێت و وڵاتانە کۆمەک بکەن کە
وڵاتی ئیمارات و ئاڵمان بەڕێی 100 میلیۆن دۆڵاریان عودە گرت و کە بتوانن یارمەتی بدەن کەوە هەنگاوێکی باشە. کێش کە دراوە مەسئلەی کشتتاڵە کە بڕیار دراوە بە 130 وڵات و یاریان ئیمزای کە گۆڕانکاری لە کشت و کاڵدا پێک بێنن کە کشت و کاڵ ئاماژەیەکی کەمی پێدەکردێ کە خۆی 1/3 بەشی ئەو گازانەی کە تەولید دەبن کەواتە پیان دەڵێن ئەو گازی گوڵخانەیانە لە بەشی کشت و کاڵدایە کەواتە گۆڕین لە کشت و کاڵدا دەتوانێت ئاسەوارێکی زۆر زۆر باشی هەبێ لە ئەو مەسەلێ لە بیرمان نەچێت گۆڕینی کەش و هەوا لەگەڵ بەڕێوەبەری وڵات زۆر تێکەڵاو دەبێت ئەگەر بەڕێوەبەرێکە سەقەت و غەڵەت بێ ئاسار یا ئاسەواری گۆڕینی کەش و هەوا دابڵ دەبێت یعنی ئەو کێشانێکی ممکنە لە حاڵتی عادیدا ساز بێ کاتێک کە بەڕێوەبەری سەرچاوی ئاو غەڵەت بێ کاتێک کە بەڕێوەبەری کشت و کاڵ غەڵەت بێ ئەو کات دەتوانێت چەند قات ئەسەراتی منفی هەبێت و بتوانێت زەرەر و خەسارێکی زۆر زیاتر بگەێنێ بە وڵاتان. کەکمە سۆرنها یعنی پرۆبلەما کەش و هەوایی زۆر بەتر وڵاتین زلهێز دروستکردنە وڵاتین و خودی پیشە سازیا پێشن وەکی چینێ رووسیا ئەمریکا ئەشتەرە بێژم بریتانیا فرانسە وڵاتین ئەوروپی یانێ لێ هەنجوا وڵاتان di COP28 بەشداریژی نەکردن یعنی ئەو ئەرکن کو ئەو وڵات divê cîbicî bikin girêdayî keş û hewayê wa erkên xwe jî cîbicî nakin yanî divê derbarê de gerdîtina ber bikirin دەزانی کێشەی ئەسلی ئەو کاپانە تا هێستاشی دەگەڵ بێ ئەوەیە کە زامنی ئیجرایی نییە یعنی هەر بڕیارێکی دەدرێ دەبێت نەتەوەی یەکگرتوەکان زەمانەتێکی ئیزرایی بۆ تعریف بکە بۆ نمونە وڵاتێک کە قەرار وایە پێشی وەی بگرێت کە دارستانەکان چی دیکە لە بین نەچن بۆ نمونە زۆر وڵاتەیە کە دارستان لە بین دەبن لە برێزیل دارستانەکان لەناو دەبن بۆ کشت و کاڵ قرارە پێشی بگیرێ و بڕیار دراوە تا ساڵ 2030 زۆربەی هەر زۆری ئەو کارە یا ئەو لە ناوچوونی دارستانەکان ڕابگیرێ ئەگەر ڕاینەگرن وڵاتەکان دەبێت تووشی جەریمە بێتەوە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە یعنی ئەگەر زەمانەتی ئیجرایی نەبێ زۆرتر حاڵەتێکی لوکسی دەبێتەوە دیسان کە من پێم وهەیە ئەو جار وڵاتان ناچارن چون چارەیان نییە خۆشیان تووشی مەترسی دەبن ئەو وڵاتانەی کە فەقیرن ئەگەر ژیان تیاندا نەمێنێ خەڵکەکە مەجبورە کۆچ بکات دێنە ئەو وڵاتانە هێستا مەسەلەی ئەسلەکان ئەوەیە کە بتوانن خەڵکەکان لەنێو وڵاتانی خۆیاندا بێڵنەوە یارمەتیان بدەن کە خۆیان لەگەڵ شەڕایەتەکە بفێق بدەن و نێنە دەرەوە و بۆ ئەوە مەجبورن سەرمایە گوزاری بکەن کار بکەن و ئەمریکاش کار دەکات لە بیرمان نەچێ فقط وڵاتانی زۆر پێشکەوتو نییە هێستا وڵاتی ئێران کەمترین سەهمی هەیە لە اقتصادی دنیادا لە ئێکۆنۆمی دنیادا بەڵام بەشێک لە دەوڵاتێکە کە لە گەرمبوونی کۆی زەویدا نەقشی هەیە و بە پێی ئەو سەنعەتی کە هەیەی ئەگە بە دەرسەد حیسابیکەی ڕوتبەی یەکەمی هەیە کە ئەوە بۆ خۆی جێگای زۆر مەترسی و سرنجە. باشە دکتۆر بۆ نمونە ئەمڕۆ ماکرۆن لە گوتارەکەی داگوتی کە پێویستە تا ساڵی 2030 ینی بەکارهێنانی خەڵوز بە یەکجاری نەمێنێت پێتان وایە وڵاتانی خاوەن پیشەسازیە گەورەکان دەستبەرداری کارگەکانیان دەبن یاخود بەم شێوەیە پابند دەبن با ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا؟ دەزانی کێشەکە تەزادی مەنافعە ینی ئەو کەسانەی کە وا پیشەسازن بە بڵێ و کارتێ لە گەورانە کە هەن منافعان دەوەدا هەیە کە ئەو حاڵەتە بەردەوام بێن ئەوان دەبێ بگەنە قەناعەتێک کە هەزینە بکەن چەندە دەتوان هەزینە بکەن لێرە مەسئلەی قانون هەیە کە قانون چەندە دەتوانێت پێشیان بگریا بەرەنگاریان ببێتەوە کە نەهێڵن چی دیکە خەڵوس بسووتێن بەڵام دەبێت جایگوزینی شەبێ خەڵوس ناسووتێنن بۆ ئێنێرژی بۆ بەدەستێنانی دەبێت لە ئێنێرژیهایەکی دیکە کەڵک وەرگیرێ بۆ نمونە لەلایەکەوە مەسەلەی نیروگا هەستەیەکانی وانەی کە بە ئۆرانیۆم کار دەکەن بڕیار بوو دایان بخەن ئەگە دایان بخەن لەو بەرەوە مەجبور دەبن خەڵوس بسووتێن ئەوانە کێشەهایەکە لەو بەرەوە شەڕەکانی کە لە ناخوا خوازراو دێتە پێش ئێستا و شەڕی بۆحرانی مەسەلەن لە ئوکراینە دەزانی چەندە تاسیری هەبوو لەسەر ئەو مەسەلەیە. بەڵێ دکتۆر هەروەها من خۆستە بێ برسێت کە مەسەلا ئەنێرژیا ئالتەرناتیڤ بۆچێ ئەو وڵاتین زلهێز بخۆژی ئینسیاتیڤ وەرناگرن بۆکو ئەنێرژیا ئالتەرناتیڤ دنیای هێدی وەرە بکارانین جیبجیکردن وەکی نمونە بدم یانێ مەسەلە کارگەهێن وەکی سنوور بناوکری بکۆمر کار دەکەن دەرباسی ئەنەرژیا ئالتەرناتیڤ ببن ئۆتۆمۆبیل دەرباسی ئەنەرژیا ئالتەرناتیڤ ببن
يعني بشه سازیا مزن در باسی انرژیا آلترناتیو بگو او دکاری ببا آلی کاری که مزن جبو پرسگرکین که شو هوایی تو چاواد نرقین خوی راستی داوایە بەڵام مەسئلەکە پارەیە یعنی ئەگەر بیان هەوێت گۆڕانکاریی ئاوا گەورە پێک بێنن دەبێت لە پارە بگزەرێن چەندە دەتوان ئەو سەرمایەدارانی کە خاوەن پیشەسازین وڵاتەکان بتوانن پارە تەرخان بکەن بۆ ئەو مەسەلە وەلەو منافعانەی کە لە بەکارهێنانی ئەو سەنعەتی مەسەلەن بۆ نمونە لە نەوت و لە گازۆیل و لە بنزین و لەوانە کەڵک وەردەگیرێ چەندە بیان هەوێت گۆڕانکاری تێدا پێک بێنن مەسئلەکە مەسئلەیەکی اقتصادیە و مەسئلەیەکی ئێکۆنۆمیە هێندێک مەسئلەش هەیە کە دەگەڕێتەوە سەروەی کە مرۆڤ عقلیەتی وایە بەپێی تەمەنی خۆی بڕیار لەسەر شتەکان دەدا بەس دکتۆر دخوازم تەبەحسا شەر کرد دکتۆر تەبەحسا شەر کرد شەرێک و لە ئوکراینە رووسیا دەرباز دەبە شەرێنها ڕۆژ لاتانابین یعنی ji خۆ شەر di dinyayê her berdewam dikin mixabinî de yanî sala par 2 trilyon û 200 milyon dolar zêdetir ê ku bû şer hatiye xerç kirin bû çek hatine xerç kirin yanî mirovayetî negihiştiye wê astê ku ji bo pêşeroja xwe pere serf bike bô kuştina xwe pere serf neke ferm دەزانی ڕوانگەکان لێرەدا جیاوازە ئەوەی کە ئەوان چۆنی دەبینن ینی وەکو ئێمە سەیری ئەوە ناکەن منافعێکی کە ئەوان دەیبینن دەگەڵ ئێمە جیاوازە هێندێک جار خۆی شەڕەکان منافعێک بۆ عیدەیەک دابین دەکا کە دەسەڵاتدارن یعنی ئەوانن بڕیار دەرن کە منافعی وان تەزمین دەبێت ئەوان چاو لە کۆی زەوی و لە مرۆڤ و ئەوە ناکەن منافعێکە بۆ عیدەیەکی تایبەت بۆ وڵاتانێکی تایبەت بەداخەوە ئەو ئەقلیەتە ئێستا نەگەیشتۆتە و حاڵەتەی کە بمان هەوێ هەمومان وەکو یەک چاو لێ بکەین یعنی بڵین کۆی زەوی زیندویە ئێمە دەبێت بیپارێزین ئێمە هەموو وڵاتەکان تێیدا بە یەک ئەندازە تێیدا بەشدار بین و بتوانین خەڵکی لێوەربگرین و وە داهاتوو لەبیر نەکەینەوەکانی داهاتوو بەڵام مەنافع یا بڵین ئەو مەسئلەی پارەی کە هەیە بۆ زلهێزانە ئەو بیرکردنەوەی بەداخەوە ئێستا جێگیر نەبوو باشە دکتۆر یەک پرسیارەگەر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم ینی عێراقێکێکە لە وڵاتانی کە زۆرترین کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوای لەسەر دەرکەوتەوە ئێستا خۆتان دەزانن لە ئاستی باڵا بەشداریەکی کارایان هەیە لە COP28 عێراق دەتوانێت لەم کۆنفرانسە ینی چ گرنتیەک وەربگرێ بۆ ئەوەی کە بتوانێت کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا لەسەر وڵاتەکەی کەم بکاتەوە دەزانی وڵاتی عێراق و هەرێمی کوردستان کە کێشیان لەسەرە دەتوانن ئەو کێشانەی کە هەیەە بە دۆکومنت بۆ سندوقە یا بۆ بەرپرسانەی کە ئەو سندوقانەیان داناوە یا ئەو پەرەپارەیان داناوە لەوێ بتوانن یارمەتی وەربگرن تەکنۆلۆژی وەربگرن قەراردادان بنووسن بۆ ئەوەی کە بتوانن بێن سەرمایە گوزاری بکردرێت لە وڵاتێکی وەکو عێراقدا کە مەسئلەی گۆڕانکاریەکە هەر خۆی مەسەلە بە تەنیا عێراقیش نییە ها یعنی ئەو بەڕێوەبەری بۆ نمونە ئاو لە تورکیا کاریگەری لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڕێوەبەری وڵات لە ئێران کاریگەری هەیە جا بۆیە دەتوانێت وڵاتی عێراق هەم لە تەکنۆلۆژی کەڵک وەربگرێ هەم لە مەسئلەی پارە هەم لەوەی کە بتوانێت لە زانست و لە فەناوەریەکی کە لەو زمینەیدا هەیە لە وڵاتانی دیکەدا کەڵک وەربگرێت و یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە وەزعیەتە بگۆڕێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان دەتوانن کشت و کاڵێکە گۆڕانکاریی گەورەی تێدا پێک بێنن بەرەو کشت و کاڵی گوڵخانەی بچنەوەی کە مەسەلەن هایدرۆپۆنیک بێ یا مەسەلەی گوڵخانەکانی عەمودی بێ ئەوانە دەتوانێت زۆر یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە بتوانین بۆ نمونە هەم مەسەلەی بژێ و هەم مەسەلەی تەمینی ئەمنیەتی خۆراک دابین بکردێ هەم ئەسەراتێکی کە کشت و کاڵ هەیەی لەسەر کەشوهەوا لە هەرێمی کوردستاندا نەبێ لەو لاوە دارستانەکان بپارێزرێ دەتوانن زۆر کار بکەن بەستەجی بەوەی هەیە چەندە و ئیرادەیە هەبێ ئایا حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیرادەیان هەیە کە بیان هەوێ نەهێڵن ئاسەواری خراپی ئەو گۆڕانکاری کەشوهەوا لەسەر وڵاتدا زیاتر بێ مەسئلەکە ئەوەیە سپاس بۆ تەکێکەکەی منسوور سۆرابی پسپۆر دووارەی سەقەوە گۆهرتنا کەشوهەوایی دە ژێ کەرن لەگەن دەست خۆش دکتۆر